ئاستی زانکۆکانی هەرێمی کوردستان لە ڕیزبەندی زانکۆکانی جیهاندا مایەی سەربەرزی نین. ئەمە وتەی وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستیە لە هەرێمی کوردستان. بەڵام سەرۆکی زانکۆی سلێمانی دەڵێت زانکۆکەیان لە ڕووی ئاست و پلەبەندیەوە لە ئاستی زانکۆکانی جیهان و عێراق و کوردستان یەکێکە لە باشترین زانکۆکان. خوێندکاری نێودەوڵەتی وەرناگرێ، یعنی واتار خوێندکاری کورد وەرەگرێ لەبەرەوە ئەوەی کە لە خەلەلەکان کە ڕەنگ هەیە ئەبێتە مای دابەزانی پلەکە خوێندکە مامۆستای نێودەوڵەتیمان کەمە بۆوانەوتنەوە لەبەرەوە ئەوەش دیسانەوە. بەڵام لە ڕووی توێژینەوە ئێمە لە هەنگاوی باشین. پێشتر ئەوە نەبوو لە زانکۆکانی کوردستانەوە بە تایبەتی لە زانکۆی سلێمانیا ئێستا توێژینەوەی زۆر باشەکرێ. تەنانەت خودی گۆڤاری زانکۆی سلێمانی بەشە زانستیەکەی ئێستا پلەبەندی جیهانی وەرگرتووە. یوسف گۆران وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بە NRT ڕاگەیاند سەرباری هەوڵە بەردەوامەکانی وەزارەتەکەیان بۆ ئەنجامدانی چاکسازی لە بواری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستیدا هێشتا زانکۆکانی کوردستان ڕۆڵێکی ئەوتۆیان لە بەرهەمهێنانی معریفە و فیکردان نییە. بوونی یاسا ڕێنماییەکان کە بە شێوەیەکن خزمەت بە گەشەکردنی زانکۆنایەن، دووەم سربەخۆنەبوونی زانکۆکان ئەوش تا ڕادەیەوە کارێکە بۆ ئەوەی کە ئەو کۆمەڵە کێشە و قەیرانە دروست بکە کە ناو زانکۆکانایە. خاڵی سێم نەبوونی وەکو پێشتر باسم کرد نەبوونی ئەو بە یەکداچوون، نەبوونی وەرگرتنی فەندی جۆراوجۆر لە دەرەوەی زانکۆ بۆ چارەسەرکردنی کێشە زانستیەکان یان کێشەکانی کۆمەلگا لە ناو زانکۆیە. بە وتەی وەزیری خوێندنی باڵای هەرێم زانکۆی هەولێری پزیشکی کە لەسەر ئاسی هەرێم لە پێشەوەی ڕیزبەندی زانکۆکاندایە هاوکات لە ڕیزبەندی زانکۆکانی جیهاندا لە 4,000کاندایە. لە هەرێمی کوردستان 14 زانکۆی حکومی و 14 زانکۆی ئەهلی بوونیان هەیە و ساڵ لە دوای ساڵیش ژمارەی زانکۆکان ڕوو لە زیادبوون دەکەن. ژاڵە محەممەد NRT سلێمانی.